بە هیوای کاتەکی پرسوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 168 لاپەڕا 168 باسی ڕاستەهێڵەکان و گۆشەکان. ڕاستەهێڵەکان و گۆشەکان. دوو ڕاستەهێڵی تەریب. دوو ڕاستەهێڵی تەریب ئەو دوو ڕاستەهێڵەنە کە هەمان ماوەیان لە نێوانە و هیچ خاڵێکی هاوبەشیان نییە، واتە یەکتر نابڕن. هەمان مەودا لە نێوانیانە، واتە لێرە تا ئێرە بۆ وێنە هەمان مەودا لێرە تا ئێرە، نە کورتترە نە درێژترە، هەمان مەودا. ئەگەر لێرە 1 سانتیمەتر بی هەموو 1 سانتیمە. ئەوە ئەو مانای هەیە، هەمان مەودا لە مابەینیان هەیە، خاڵی هاوبەشیان نییە، یەکتر نابڕن. ئەوە دوو ڕاستەهێڵی تەریبیان پێدەڵێن. کو دەزانین ڕاستەهێڵ تەریبە یان تەریب نییە؟ ئەگەر ئەو هێمایەمان دیت، ئەو هێمایە لێرە ڕاستەهێڵێک لێرە هەیە، بج ڕاستەهێڵەش لێرە هەیە، دڕ لە مابەینیان ئەو هێمایم دیت، ئەوە دەزانم ئەو دوو ڕاستەهێڵە تەریبن، یەکتر نابڕن، خاڵی هاوبەش لە مابەینیان نییە. خوێندنەوەکە کووە؟ خوێندنەوەکە ڕاستەهێڵش ئەو هێمایە هەیە، بە دوو ئاراستەی لێرە دەڕوە ئەو ڕاستەهێڵە. ئەوی دیکەش هەر بە دوو ئاراستەی دەتوانم دوور و درێژی کەم لە هەردوو لە. ئەوە خوێندنەوەکە کووە؟ ڕاستەهێڵی بج تەریبە بە ڕاستەهێڵی دڕ. هەندێک جار ڕاستەهێڵ بە دوو شەناوی لێدەنین، بە دوو ببورن پیت، هەندێک جاریش بە یەک پیت لۆ ئاسانکاری. لێرانە ئەمن ئەگەر ئەو دوو ڕاستە ئەمن دوو هێڵم هەبی، ئەوها ئەگەر ئەوها ئەو هێڵەی دوورکەمەوە لە هێڵەکەی دی بە هەمان مەودا، ئەوە دەکا ئەو دوو ڕاستەهێڵە تەریبن. واتە وەکو گوتم تەریب ئەو مانایە کە ئەگەر لەو مابەینەی لێرە هەتا ئێرە هەمان مەودایە، هەمان مەودایە، نە گەورە دەبی نە گچکە دەبی، ئەو جە تەریبن. دەنا ئەگەر بۆ وێنە لێرە ئەوها یەکە چەند ئەوها بچووک بووە، ئەو مەودایە گەر تەمەشاکەین گچکەیە، ئەو مەودایە گەورەوە تەریب نینە. ئەوە لە جەیەک لە جەیەکان خاڵی هاوبەشیان دەبی یەکتر دەبڕێن، بەڵام تەریب کووە؟ تەریب ئەوهایە کە هەردووچیان ئەوها هەمان مەودا لە مابەینیان هەیە، ئەوانە تەریبن. دوو ڕاستەهێڵی تەریب. ئەو جە هەندێک جار تەریب ئەوهایە، هەندێک جار تەریب ئاوایە بۆ وێنە، ئەوها تەریبن. ئێستا ئەو دووەش ئەو دوانە تەریبن، واتە یەک نابڕن، مەودای بەینیان وەکو یەکە. ئەوە بگەڕێمەوە، ئێستا زانیم ڕاستەهێڵی تەریب مانای چییە و ماوەی مابەینیان یەک شتە و خاڵی هاوبەشیان نییە. ڕاستەهێڵی یەکتر بڕ لەوانەی ڕابردووش باسمان کرد، یەکتری دەبڕن ئەو دوو ڕاستەهێڵە، خاڵێکی هاوبەش لە مابەینیان هەیە، تەنیا یەک خاڵ، هیچ کات نابیتە دوو خاڵی هاوبەش، تەنیا یەک. ناتوانین لە جێش کەش یەکتر ببڕن، ئەوانە تەواو لە جێک یەکتریان بڕی، هەر کەسە دەستە لایەکی، هەتا دێ لە یەک دوور دەکەونەوە. ئەوجا ئەوە ڕاستەهێڵی یەکتر بڕ. ڕاستەهێڵی یەکتر بڕ تەنیا ئەوها باسی دەکرێت کە لە کام خاڵ یەکتر دەبڕن، هیچ هێمایەکی تایبەت نییە وەکو لێرە ئەو هێمایە تایبەتە بە تەریبی. لێرە تەنیا باز دەکەین کە لە کامە خاڵ یەکتر دەبڕن. دوو ڕاستەهێڵی ستون، ئەوەی ڕاستی بی، ڕاستەهێڵی ستون هەردوو ڕاستەهێڵن کە یەکتر دەبڕن، بەڵام یەکتر بڕینەکەیان تۆزێک تایبەتە، واتە کە یەکتر دەبڕن گۆشەی وەستا و پێک دەینن. ئەو گۆشە وەستاوە تەنیا یەک گۆشەی وەستا و پێک بینن، هەر سێ گۆشەکانی دیش وەستاون.
واتە 90 پلەنە. کاتە ڕاستەهێڵی ستوند ئەو دوو ڕاستەهێڵەیە کە لێرە نووسرایە لەسەر یەکن، وشەیەکی زیاتر ئەوەی یەکتر دەبڕن، ئەوەی ڕاستی بی و گۆشەی 90 پلە پێک دەینن. ئەوە لە هەمووی باشترە ئەگەر بمانەوێت پێناسەی ڕاستە هێڵی ستونی بکەین. ڕاستە هێڵی ستونی هێمای هەیە، ئەویش ئەو هێمایە. کەواتە کو دەیخینینەوە ڕاستە هێڵی بئج ستونە لەگەڵ ڕاستە هێڵی دئڕ، ستونە لەگەڵ ڕاستە هێڵی دئل، یان ستونە لەسەر ڕاستە هێڵی. ئەوە دەزانین کە ئەو هێمایەمان دیت، ئەو هێمایە دەبی بزانم ئەمن ئەو دوو ڕاستە هێڵە ستونن، واتە گۆشەی وەستا و دروست دەکەن لەگەڵ یەکتر. چار گۆشەی وەستا و دروست دەبی. هەندێک جا ڕاستە هێڵەکە هەتا نیوەیە، هەمووی نایەتن، تیشکە هەندێک جاریان شتە چیتکەیە، وەکو لێرە ببینین لێرە ڕەنگە ئەو ڕاستە هێڵە هەتا ئێرە بی، هەمووی نەبی، بەڵام هەر یان هەتا ئێرە بی یەک گۆشەی ستون، یەک گۆشەی وەستا و پێک بینی، بەڵام هەر ڕاستە هێڵە چ ئەو هاوی هەر یەکتر بڕێنی ستون، ڕاستە هێڵی ستونی لەگەڵ یەک. لێرانە تۆزێک بە ئەوەی ڕوونکەمەوە هەندێک جار دوو ڕاستە هێڵی دەبینین وەمانزانی تەریبیە چونکە یەکتر ناوەڕن، بەڵام تەریب نینە. کو دەزانم تەریب نینە؟ ئێستا من ئەگەر ئەو ڕاستە هێڵم تۆزێک دوور و درێژ کردەوە، ئەو ڕاستە هێڵەشم تۆزێک دوور و درێژ کردەوە، دیسان ئەوم تۆزێک دوور و درێژ کردەوە، لە جێیەکان یەکتر دەبڕن، کەواتە ئەوانە تەریب نەبوون. بەڵام یەکەم جار ئەوها پێدەچوو تەریب بن چونکە خاڵی هاوبەشیان نەبوو، کەواتە هەموو جارێ بە چاو نابیتن. ئەگەر لێرە ئەمە تەمەشای ئەو ماوەیە بکەم لە مابینیان هەتا دێ ماوەکە گەورەتر دەبی، کەواتە دەزانم ئەوانە تەریب نینە. ماوەکەی بینیان ئەگەر تەماشام کرد دەبی یەکسان بی، یەکسان کووە واتە ئەو ڕاستە هێڵش دەبێ ئەو هابە هەتا یەکسان بی، هەتا تەریب بی. ئەوها ئێستا تەریبە. ئێستا ئەگەر هەمان ماوەیە چەندە دوور و درێژیان کەمەوە یەکتر نابڕن چونکە تەریب بوون. ئێستا ئەوەیە هەندێک جار بە چاو نابی، تەنیا بە چاو تەماشاکەین، دەبی بە پێوان و یان لە پرسیارەکەی نووسرابی کە تەریبن. ئەوەش ئەوە هەروەها دەشێ پارچە ڕاستە هێڵش تەریب بن، یان یەکتر ببڕن یان ئەستون بن، نەک تەنیا هێڵ پارچە هێڵیش، واتە ئەو هێڵانەی کە تەنیا یەک تیریان هەیە ئەوان پارچە هێڵن، بوێنە ئەوە تەنیا بە یەک ئاراستە دەتوانم دوور و درێژی کەمەوە. ئێستا شتێکی تکەش گرنگ ئەو چیە؟ ناوی بڕەر. بڕەر ئەویش ڕاستە هێڵە، ئەو بڕەرە دوو ڕاستە هێڵی دیکە دەبڕێ. لە زۆربەی کاتەکان ڕاستە هێڵەکانی دی تەریبن، واتە لێرە من ئەگەر بچم بزانم بڕەرە چی دروست کەم لێرە، ئەگەرە من ئەو ڕاستە هێڵم هەبی، ئەو ڕاستە هێڵەشم هەبی تەریبی لەگەڵەوی، ئەو بڕەڕەشم هەبی، ئەوها هەردووچیان ببڕی، هەردوو هێڵی ببڕی، یان ئەوهایە بڕینەکە یان ڕەنگە ئاوابی بڕینەکە، هیچ کێشەنی، یان ڕەنگە ئاوابی ستونی بی، هەر بڕەڕە. ئەوە دەیان بڕی لە دوو خاڵ، هێڵی یەکەم لە خاڵێک لەو خاڵە، هێڵی دووەمیش لەو خاڵە کە جارێ ناویان نییە. کە ئەو بڕەڕە مۆرە ئەو دوو هێڵە کەسکەی دەبڕی، لێرە 4 گۆشە دروست دەبی، لێرەش 4 گۆشە دروست دەبی.
چار گۆشە. ئەگەر ئەمن گۆشەکان ناویان لێنێم بۆ وێنە ئەوەی ناولێنێم 8 ئەوەی ناولێنێم 7 ئێرە ناولێنێم 6 ئێرە ناولێنێم 5 ئەو گۆشەیە لێرەش با ناوی لێنێم 4 ئەوەش 3 ئەوەش 2 ئەوەش 1 ئەو گۆشانە ئێستا ناوی تایبەتیان هەیە. گۆشە 3 و گۆشە 4 و گۆشە 5 و گۆشە 6 ناویان چییە؟ ئەو گۆشانێک کە کەتینە ناوەوە ناوەوەی ئەو دوو هێڵە، ئەو هێڵە کەسکە ئەو هێڵە کەسکە ئەوەی نەک دەرەوەی نەک سەرەوە خوارەوە، ئەوانەی ئەو گۆشانێک کەتینە سەر ئەو لاکێشە شینە گۆشە 3 گۆشە 4 گۆشە 5 گۆشە 6 ناویان چییە؟ لێرانە با ناوەکانیان ناوی ناوە گۆشەکان، گۆشەکانی ناوەوە، گۆشەکانی ناوە یان ناوە گۆشەکان، لێرانە ناوە گۆشەکان واتە گۆشەکانی دەکەونە ناوەندی مابەینی دوو هێڵە تەریبەکە، ئەوانە ئەو گۆشانە ناویان گۆشە ناوە گۆشەکان، ئەوانی ناوە. گۆشە 1 و گۆشە 2 و گۆشە 7 و گۆشە 8 کە دەکەونە دەرەوەی هێڵە کەسکەکە ئەوانش ناویان گۆشە ناویان ببورن گۆشەی دەرەوەنا، ئەو گۆشانە 1 و 2 7 و 8 گۆشەی دەرەوەی واتە لە سەرەوەی هێڵە کەسکەکەینە یان لە خوارە هێڵە کەسکەکەینە. لێرانە گە تەماشاکەی ناویان چییە ئەو گۆشانە؟ دەرە گۆشەکان، دەرە گۆشەکان واتە کە بڕەڕ دەچی دوو هێڵی تەریبی دەبڕی ناوە گۆشەی دروست دەکا دەرە گۆشەش دروست دەکا. ئێستا ئەگە لێم بپرسن کامە ناوە گۆشەیە؟ گۆشە 3 گۆشە 4 گۆشە 5 گۆشە 6 کە دەکەویتە سەر ئەو پانتاییە سەوزە ئەدی دەرە گۆشەکان کامەیە؟ گۆشە 1 و گۆشە 2 و گۆشە 7 و گۆشە 8 کە دەکەویتە دەرەوەی هێڵە تەریبەکان، ئەو هێڵە تەریبە ئەو هێڵەش تەریبە لەگەڵەوی کە ئەمە بەباشی ناتوانم دروستی کەم بەداخەوە، ئەو هێڵە ئەو هێڵە باشە. ئەوەش ئەو زاراوەشمان زانی. ئێستا گۆشە لابەلاکان مانای چییە؟ گۆشە لابەلایەکان هەمیشە ناوە گۆشەکەنە کە بڕەر لێکیان زیاد دەکاتەوە. گەرم بچمەوە لای وێنەکەی خۆم ناوە لابەلا گۆشەکان کامانەنا ئەو بڕەرە مۆرە، ئەو بڕەرە مۆرە گۆشەکان لێک جودا دەکاتەوە وەکو دەبینن گۆشە 1 لە لای ڕاستە گۆشە 2 لە لای چەپە، گۆشە 4 لە لای ڕاستە گۆشە 3 لە لای چەپە، گۆشە 5 لە لای ڕاستە گۆشە 6 لە لای چەپە، گۆشە 8 لە لای ڕاستە گۆشە 7 لە لای چەپە. ئەو بڕەرە گۆشەکان لە یەک جودا دەکاتەوە. گۆشە لابەلایەکان واتە گۆشە بۆ وێنە 3 لە لای چەپ گۆشە 5 لە لای ڕاست 1 لە سەرەیە 1 لە خوارەیە، ئەوە لابەلایە. گۆشە 4 دیسان لە لای ڕاست گۆشە 6 لە لای چەپ 1 لە سەرە 1 لە خوارێ، ئەوە گۆشە لابەلایەکانن هەمیشە یەکسانن. ئەگەر ئەو هێڵە سەوزە تەریب بوو لەگەڵ ئەو هێڵە کەسکە هەردووشی هەر یەک ڕەنگە ئەو بڕەڕەش هەبوو کە هەردووچیان دەبڕی هەنجی چ ڕوودەدا ناوە گۆشەکان دوویان لەگەڵ یەک لابەلانە دووەکەی دیش لەگەڵ یەک لابەلانە لە هەمان کات یەکسانن کەواتە گۆشە لابەلایەکان گۆشە ناو ئەوانەی گۆشەی ناوەوەنە ناوە گۆشەکانن کە بڕەر هەر یەکە لە لایەکی بڕەڕیە بڕەر دەکەونە ئەولا ئەولای بڕەر 1 لە سەرەیە 1 لە خوارەیە یەکسانیشن. ئەوەشمان زانی. لێرەش نووسرایە گۆشە 3 و 6 لابەلانە ئەو سەیە
لەگەڵ ئەو شەشەی هەر کەسە لە لایەکی بڕەڕەکەیە. و هەروەها گۆشە 4 و 5 لابەلانە ئەوە لە لای ڕاستی بڕەڕیە، ئەوەش 5 لە لای ڕاستی بڕەڕیە، لە لای چەپە، 4 لە لای ڕاستە، 5 لە لای چەپە، یەکەچیان لە سەرەوەیە، یەکەچیان لە خوارەیە، یەکسانن، کەواتە گۆشە 4 یەکسانە بە 5، گۆشە 3 یەکسانە بە 6. گۆشە لابەلاکان. تۆزە ڕوونکردنەوەیەکیشمە لاپەڕەکەی دیکە، ئەویش با تەواو بکەم هەتا ڕوونکردنەوەکان تەواو بی. گۆشە هاوجێیەکان مانای چییە؟ گۆشە هاوجێیەکان دوو گۆشەنە، یەکیان ناوە گۆشەیە، ئەوی تکەش دەرە گۆشەیە، دەکەونە هەمان لای بڕار. گۆشە هاوجێیەکان واتە ئەو گۆشەیە لەگەڵ ئەو گۆشەیە، یەکیان لە دەرەیە، یەکیان لە ناوەوەیە، لە هەمان لای بڕارەکەینە، هەردووچیان لە لای ڕاستن، یان هەردووچیان لە لای چەپن. دیسان ئەوەش گۆشە پێی دەڵێن گۆشەی هاوجێ یەکسانیشن. هاوجێ یەک لە دەرەیە، یەک لە ژوورەیە. دیسان لێرە یەک لە ژوورەیە، یەک لە دەرەیە، دیسان هاوجێن. دیسان لێرە یەک لە ژوورەیە ناوەوە، یەک لە دەرەوەیە، وەکوو یەکن، هەمان پێوەریان هەیە، بەڵام ناویان چییە؟ گۆشە هاوجێکان. ئەگەر بێم تەماشای ئێرە بکەم، گۆشە هاوجێیەکان کامانە؟ گۆشە 2 لە دەرەیە، یەکسانە لەگەڵ گۆشە 6 لە ناوەوەیە. گۆشە 1 لە دەرەیە، یەکسانە لەگەڵ گۆشە 5 لە ناوەوەیە، لە هەمان لای بڕەڕیە، ئەو بڕەڕە پەمبەمۆرە. دیسان گۆشە 3 لە ناوەوە، گۆشە 7 لە دەرەوە، گۆشە 4 لە ژوورێ لە ناوەوە، گۆشە 8 لە دەرەوە، یەکسانن. گۆشە هاوجێیەکان. ئێستا زانیمان گۆشەکانی ناوە مانای چییە؟ دەرە گۆشە مانای چییە؟ گۆشەی لابەلا مانای چییە؟ وە گۆشەی هاوجێش مانای چییە؟ ئەو گۆشانە کەنجی پێک دێن لە کاتی ئەوەی ئەمن ئەگەر دوو هێڵی تەریبیم هەبوو و بڕەڕەکیشم هەبوو کە هەردوو هێڵەکان دەبڕیتن، ئەوجە کو دەیبڕی هیچ کێشە نییە کە ئەو هێڵە بڕەڕە دوو هێڵە تەریبیەکان دەبڕی، 8 دانە گۆشە دروست دەبی، پەیوەندی نێوانیان ناویان هەیە گۆشەکان، و پەیوەندی هەیە لە نێوانیان، زۆربەیان لەگەڵ یەکسانن. لێرە ئەو زاراوانەیە کە گرنگ بوو بزانم ئەوانە بوون کە ئەگەر تەماشاکەین لێرانە، دوو ڕاستە هێڵی تەریب یەکتر نابڕن هەرگیز، دوو ڕاستە هێڵی یەکتر بڕ لە یەک خاڵ تەنیا یەکتر دەبڕن، دوو ڕاستە هێڵی ستون یەکتر دەبڕن و گۆشەی نەوەد یان گۆشەی وەستا و دروست دەکەن. بڕەڕ ئەو هێڵەیە کە دوو هێڵی تەریبی دەبڕێ و ناوە گۆشەکان ئەو گۆشانەنە کە لە مابەینی دوو هێڵە تەریبیەکان هەنا. دەرە گۆشەکان ئەو گۆشانەنە کە دەکەونە سەرەوەی هێڵە تەریبیەکان یان خوارەوەی هێڵە تەریبیەکان. دوو گۆشەی لابەلا ئەو دوو گۆشەنە کە لە ناوەوە هەنا، هەر یەکەیان دەکەویتە لایەکی بڕەڕەکە، و دوو گۆشەی هاوجێ ئەو دوو گۆشانە کە یەکەچیان دەرە گۆشە و یەکەچیان ناوە گۆشەیە دەکەونە هەمان لای بڕەڕەکە. خوێندکاری ژیر لێرە دێمە کۆتایی ئەوانەیە، هەتاوانەی داهاتوو هەر بژی.